نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. تەکلیفی سەقیفیەکان. یەکێکی تریش لەو ئاەتانەی کەوا دەردەکەوێت ئاگادارکردنەوە بێت بۆ سەروەرمان بریتیە لەم ئاەتە. وَإِن كَادُوا لَيَفْتِنُونَكَ عَنِ الَّذِي أَوْحَيْنَا إِلَيْكَ لِتَفْتَرِيَ عَلَيْنَا غَيْرَهُ وَإِذًا لَاتَّخَذُوكَ خَلِيلًا ولولا أن ثبتناك لقد كدت تركن إليهم شيئا قليلا إذا لأذقناك ضعف الحياة وضعف الممات ثم لا تجد لك علينا نصيرا. مشریک و بێباوەڕان هەوڵ و تەقەڵای ئەوە دەدەن لەو وەحیە دوورت بخەنەوە کە بۆمان ناردوویت و شتێکی ترمان بەدەمەوە هەڵبەستیت. گوایە ئەو کات دەتکەنە دۆست و هاوڵی خۆیان. بۆ ئەگەر ئێمە پایەدار و دامەزراومان نەکردیتایە ئەوە بەڕاستی با کەمێکیش بێت نزیک بوو بەلایەندا مەیل بکەیت. جایتر ئەو کات سزای چەندەها قاتی ژیان و مردنیشمان پێدەبەخشید پاشان کەسیشت دەست نەدەکەوت فریاد بکەوێت و لە دەست ئێمە ڕزگارت بکات. هۆزی سەقیف لە بەرامبەر موسڵمان بوونیاندا داوای ئیمتیازاتیان لە سەروەرمان دەکرد. بۆ ئەمە بەستە سەردانی پێغەمبەریان کرد و داوای ئەوەیان لێکرد کە لە جێبەجێکردنی هەندێک لە ئەرکە ئاینیەکان بیان بەخشێت بۆ ئەگەر هات و کەسانێکیش ناڕزایی خۆیان لە ئاست ئاوەها جیاکاریەکدا دەربڕی ئەوە بە گوێرەی ئەو پێشنیارە کەودەن و منداڵانەیەی خستبوویانە بەردەستی سەروەرمان دەیوت. وای گەورە بەم شێوەیە فەرمانی پێکردوم. جایتر ئاەتە پیرۆزەکانی سەرەوە بارودۆخی سەیر و سەمەرەی ئەوان و هەڵوێستی یەکلایی و نەگۆڕی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەرامبەر داواکاریەکاندا دەخاتە ڕوو. بۆیە ئێمەش جەخت دەکەینەوە و دەڵێن کە وەکەم و ئاەتەکانی دی لەم ئاەتەشدا تاکە دەربڕینێک تاکە خاڵێک نییە بێگوناهی و عیسمەتی سەروەرمان لە کەدار بکات. ئەوان بە خەیاڵ پڵایی و هەرزەبیری خۆیان وایان دانابوو پێغەمبەری خوا لە خشتە برن. ئەم نادانانەی کە هەرنەیان دەزانی وەحی و نبوەتیش چییە لە ڕێگەی ئەو سیناریۆیانەوە کە خەیاڵ کردی خۆیان بوو کەوتبوونە خەیاڵ قەپاندن و دەیانوت ئەگەر کەسێک گەوەندە تاسەمەند بێت بۆ هیدایەتی خەڵک و بەتەنگ موسڵمان بوونیانەوە بێ هەڵبەتە لە پای موسڵمانبوونی ئێمەشدا دەست نانێت بە ڕووی داخوازیەکانمانەوە و ناڵێت نەخێر. بۆیە وایان دەزانی کە پێغەمبەری خوا بە خاتری موسڵمانبوونیان لە بەشێک لە ئەرکە ئاینیەکانیان دەیان بورێت. ئەمە نیاز و چاوەڕوانی ئەوان بوو هەرچی پێغەمبەری خواشە عەلەیهی سەڵاتی وەسەلام سازشێکی لەم جۆرەی نەک بە مێشکدا نەدەهات بەڵکو بۆ ساتێکیش لە ئاسمانی ئەندێشەیدا چەخماخەی نەداوە هەرگیزیش نەیدەدا. ئاخر ئاین یەکەیەکی هەمەشی یەکگرتووە هەرگیز بواری ئەوەی تێدا نییە پەرت و دابەش بکرێت و پاشانیش ناوی ئاینی لێبنرێت. سەروەرمان یەکەم ڕۆژی پێغەمبەرایەتیەکەی چی بە دوێنراوەکانی وتبێت کۆتا ڕۆژی شەر هەمان شتی وتووە. ئەو سەر ڕێبواری شاڕەی ئیستیقامەت بوو. ئیسلامیش هەر بۆ ئەوە هاتووە تا مرۆڤەکان بەرەو ئیستیقامەت چێش بکات. بۆیە مەحاڵە دژیەکی و ڕێساگەلێکی تێدا بێت کە حکمی یەکدی هەڵبوەشێننەوە. ئەوە با لەولاوە بۆستێ کە بۆچوونێکی لەم جۆرە نە لە نزیک و نە لە دوور پەیوەندی بە زانست و مەنتیق و ژیریەوە نییە. ئاخر جەنابتان سەرنج بدەن نەک حەزرەتی فەخری عالەم بگرێت تەنانەت سەدیقی ئەکبەر حەزرەتی ئەبوو بەکریش داخوازیەکی لەو جۆرەی ڕەت کردوێتەوە. ئەوە بوو لە ڕووداوی هەڵگەڕانەوەکاندا جەنگی بەرامبەر ئەوانە ڕاگەیاند کە دەیانوت نوێژ دەکەین بەڵام زەکات نادەین. لەمەوە دەگەینە ئەوەی کە لەم ئاەتەدا شتێک نییە بە ناوی هەڵەوە درابێتە پاڵ سەروەرمان صلی الله علیه وسلم بەڵکو ئەوەی لە ئاەتەکەدا باس کراوە وەهم و گومانی نەزۆکی کۆمەڵە ناکەس بەچەیەکە کە نزیک تا دوور پەیوەندی بە پێغەمبەری خواوە نییە. پێغەمبەری پێشەواشمان پاک و بێگەرد و بەریە لەم وەهم و گومانانەیان. ئاەتی دووەمیش کە دەفەرموێت ولولا أن ثبتناك لقد كدت تركن إليهم شيئا قليلا. ماناکەی ئەمەیە ئەگەر ئێمە تۆمان هەروەک کەژە مەزن و سەرکەشەکان پتە و جێگیر و ڕێکدا کوتاو نەکردایە و ڕێک وەک ئەو کەژانە
ڕەگت بەناو زەمینی حەقیقەتدا دانەکوتایە ئەوە باکەمێکیش بێت ڕەنگە مەیلت بەلای ئەواندا بچوایە. لە ڕاستیدا ئەم وتەیە کە لە چوارچێوە و هەلومەرجی گریمانەیەکی مەحاڵدا وتراوە وا پێویست دەکات لە گۆشەنیگای دەرخستنی قەد و قامەتی بڵندی پێغەمبەری سەروەرمانەوە بۆی بڕوانرێت. ئەمە ئەوە دەگەیەنێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام لەسەر زەمینەیەکی ئیمانی ئەوەندە پتە و جێگیر بووە شتێک نییە ناوی داڕمانی زەمینی بێت لەو شوێنەی ئەوی لێیە. خۆ ئەگەر با فەرزی مەحاڵ ئەو سەروەرە کەسێک بووایە با نبووەت سەرفراز نەکرا بووایە و تەنها بیرمەند و بزاوتخوازێکی پەتی بووایە، ئەوە ئەو کات لەوانە بوو جۆرە چاوپۆشێکی بەرژەوەندی خوازانەی بەڕووی هزر و بۆچوونەکانیدا بنواندایە و ئەوڵیدا بایە وابەستەی خۆیان بکات، چونکە ئەم چەشنە خاڵە لاوازانە لە سروشتی مرۆڤدا بوونیان هەیە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەرێکە کە لە هەموو چەشنە لاوازیەک پارێزراوە و هەمیشە لە هەوڵی وابەستەکردنی مرۆڤەکاندایە بە دینی خوای گەورەوە نەوەک خۆی. جا بەو پێی ناکرێت قسە لەسەر دینداری کەسێک بکرێت کە دینی بە هەموو بەش و وردەکاریەکانیەوە قبوڵ نییە، ئیدی بۆچی پێغەمبەری خوا سازشیان بۆ بکات و لە بەرخاتری ئەوان ئەحکامەکانی دین بگۆڕێت. ئەمە وێڕای ئەوەی کە ئەو تەنها نێردراوێکە و ئەرچی ڕاگەیاندنی ئەمر و نەهیەکانی خوای باڵادەستە، ئەوەی حکم دەدات و فەرمان بە ئەمر و نەهیەکان دەکات ڕاستەوخۆ خوای گەورە خۆیەتی جەلە جەلالوهو. هەروەها دەتوانین لە دەربڕینی لەوانە بوو مەیلت بەلایەندا بچوایە ئەم واتایەش هەڵبگۆزین. ئەگەر ئێمە تۆمان دامەزراو نەکردایە و هەموو هەڵسوکەوت و ڕەفتارەکانتمان نەخستایەتە ژێر چاودێری ڕۆحیەوە و هاوشێوەی کەسانی دی لە گەیاندنی دینداری تۆش ڕێگەی عەقڵ و مەنتیقت بگرتایەتە بەر، ئەوە لەوانە بوو تۆش بەم شێوەیە بیرت بکردایەتە و بدوتایە با من ئێستا ئەمەیان لێ قبوڵ بکەم، دواتر وردە وردە گڕوتینیان دەدەمە بەر و وایان لێ دەکەم ببنە باوەڕداری ڕاستەقینە. بەڵێ هەرگیزا و هەرگیز بیرکردنەوەیەکی لەم چەشنە بە مێشکتدا گوزەری نەکردووە، بەڵام دەبێت دڵنیابیت لەوەی کە مەیل نەچوونت بەلای وەها بیرکردنەوەیەکدا لە سایی دامەزراندن و جێگیرکردنی ئێمەوەیە. بۆ ئێمە بۆ تەنها ساتێکیش دەستبەردارت نەبووین تا تۆ مەیلت بەلای بۆچوونێکی وەهادا بچێت. مانایەکی تریشی ئەمەیە تۆ هەر بە فیترەت و سروشتی خۆت بە تەنگ هیدایەتی خەڵشیەوەی، ئەوە تا بەس دەبەر ئەوەی باوەڕ ناهێنن وەختە دەستت بچێتە گیانی خۆت. تۆیە کە سینەت بۆ هەموو کەس کراوەیە، ئەوە بەزەی و شەفەقەتە فراوانەکەتە کەوا دەخوازێ سینەت بەڕووی ئەوانیشدا بکەیتەوە. ئیدی تۆش بە دڵ و سینەیەکی ئاوەها و سۆز و شەفەقەتێکی لەم جۆرەوە لە پێناو هیدایەتداندا داواکاریەکانت قبوڵ دەکرد و بە دەستی خاڵی لە دەرگانەی هیدایەت نەت دەگەڕاندنەوە. بەڵام خۆ ئێمە لە سەرجەمی هەستەکانتدا ئیستیقامەت و هاوسەنگیمان پێبەخشیویت، بەم شێوەیەش لە زیادەڕۆیی و کەمڕەوی پاراستومانیت، بۆی هەبوو زیادەڕۆیی لە شەفەقەتدا مەیلت بەلای ئەواندا ببزوێنێت، بەڵام لە سایەی پارێزگاریمان مەیلت بەلایاندا نەبزووە، چونکە شەفەقەت و بەزەیەکەت دارای هاوسەنگیە. زۆر باش دەزانی کە لە چ کاتێکدا و بە چ پێوەرێک و بەرامبەر بە چێ شەفەقەت دەنوێنیت. هەر بۆیە ئەوە تۆنیت کە سازش بۆ هزرێکی گومڕایانەی وا بکەی کە میهرەبانیەکەت پێش میهرەبانی ڕەهای پەروەردیگار بخات. وتەیەک هەیە کە دەدرێتە پاڵ مەولانە جەلالەددینی ڕۆمی و تیایدا دەڵێ وەرە وەرە هەرچیەکەی دووەرە. ئەم وتەیەی مەولانە لە ڕووی ماناوە دروستە و لە ڕوانگەی سەرچاوەکەیشەوە چۆڕاوجی فەیزی ئاکاری محەممەدیە صلی الله علیه وسلم. آخر پێغەمبەری خوا خاوەندڵێکی وەها بوو، بێ هەڵاواردنی هیچ کەس خوازیاری ئەوە بوو کە خۆری درەخشانی هیدایەت هەموو دڵ و دەروونەکان ڕووناک بکاتەوە. خۆ ئەگەر تەواوی مرۆڤانی سەرڕووی زەمین مسلمان ببوونایە و تەنها یەک دوو کەس ما بایەتنەوە لە دەرەوەی ئەم پەیامە ئیلاهیەدا، ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام لە پێناو بوونە هۆکاری هیدایەتی ئەوانەشدا ئۆقرەی لێدەبڕا و بەس بە خاتری ئەوەی یەک دوو شتیان پێ بگەێنێت بێ چاوتروکان شانی دەدایە بەر هەموو جۆرە قوربانیدانێ. بەڵێ ئەو خاوەن بنیاتە دڵیەی کە هەروەک دەواازەکانی ئاسمان سینەی کراوە بوو بۆ هەمووان، ئەگەر جێگیرکاری و پارێزگاری خوایی نەبووایە لەوانە بوو ئەوانەشی لە سینەی بگرتایە کە تەنها جارێک گوتویانە لا ئیلاهە ئیلا الله و بیخستنایەتە ژێرباڵ و چاودێری خۆیەوە. بەڵام خوای باڵادەست هاوسەنگی بەخشی بووە هەست و نەستەکانی و خستبوویە ژێر پاراستن و چاودێری ذاتی مەزنی خۆیەوە، ئیتر ئەویش لە سایەی ئەمەدا هەرگیز نەکەوتووەتە هەڵەوە. بەڕگەی کەمێک مەیلت بەلایاندا دەچووش ئەوە ناگەیەنێ کە مەیلت بەلایاندا چووە. آخر لە کاتێکدا کە هیچ ڕووداوێک لە ئارادا نییە ممکن بکات بە واقع، ئیتر گەڕان بە دوای خاڵێکی لاوازی لەم جۆرە لە کەسایەتی پێغەمبەری سەروەرماندا
بەدهەزلی نەبێت چییە؟ خی باڵادەست هەر لە ئەزەلدا ئەوی دامەزراو کردووە و پاراستویەتی، ئیتر ئەویش لە لای ئەزالدا هەرگیز تووشی خلیسکان نابێت، چونکە بوونی ئەو ئاوێتەی حەق و حەقیقەت و هەڵسوکەوتەکانی پەرچین ڕێژی وەحی و دڵیشی سەرڕێژی ڕەزامەندی پەروەردگاری بوو. دەی ئیتر گریمانەی ئەوەی کە پاژنەپەی وەها سوڵتانی سوڵتانانێک کە تەختی لە ئاسمانەکاندا داناوە و سروەتگای ئەوەیە پڕیشکی پێخلیسکانی بەرکەوت بێ، یاخود نەزانینی ئەوەیە کە تەخت دانان لە ئاسمانەکان داواتای چییە؟ چی بڵێم؟ هەر ئەوەندەم لە دەست دێت بڵێم خی گەورە ئیستیقامەت بەم چەشنە بیرکردنەوە پەست و نەویانەش ببەخشێ. چ جای سیاقی ئاەتەکە واتە ئەو ئاەتەی کە لە دوای ئەم ئاەتانەوە دێت بە ئاشکرا و هەروەک ڕۆژی ڕووناک دەری دەخا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هیچ شێوەیەک مەیلی بەلایەندان نەچووە. وَإِن كادوا ليستفزونك من الأرض ليخرجوك منها وإذا لا يلبثون خلافك إلا قليلا. بۆ ئەوەی لە زێدی خۆت بەدەردنێن ئەوەندە نەمابوو تەنگت پێ هەڵبچن و دەربەدەرت بکەن، ئیدی لەوە هەبارێکدا لە دوای تۆ ماوەیەکی کەم نەبێ نەدەمانەوە، زوو بە زوو بە بەڵایەکی سەخت لە ناومان دەبردن.